بەناوی خۆی گەورە و میهرەبان من هاوڕێ مستەفا دەرچووی کۆلێژی ئەندازیاریم و هەروەها فێرخواز لە کۆرسی ئاوات ئەکادیمی دیبلۆمی وەرگێڕان لە مانگی پێنجەمی کۆرسەکەدا. ڕاستیەکەی پێشتر ئاسم زۆر خراپبوو لە زمانی ئینگلیزیدا لە ڕووی گرامەر و خوێندنەوە و گوێگرتن و قسەکردن، بەڵام دوای بەشداریکردن لەم کۆرسدا و بەردەوام بوون سوپاس بە خودا ئێستا هەست بە گۆڕانکاریی زۆرەکەم. ڕاستیەکەی پرۆگرامی دیبلۆمی وەرگێڕان بە شێوازێکی ئەکادیمی بەرنامەی بۆ داڕژراوە. ڕۆژانە دوای خوێندنی وانە تۆمارکراوەکان شەوان وانەی ڕاستەخۆ دەبێت لەگەڵ مامۆستاکان کە بە شێوازێکی ئەکادیمی و بە شێوازێک وانەکان دەڵێنەوە کە خۆت حەزت بۆ فێربوونی زمانی ئینگلیزی دەبێت و بەڕاستی مامۆستاکان هەمویان مامۆستای زۆر بەتوانان، من زۆر سوپاسیان دەکەم و سوپاس بۆ خودا و پاشان بۆ ئاوات ئەکادیمی کە دوای بەردەوام بوون لەم کۆرسە بۆ ماوەی چەند مانگێک و بەرەو پێشوونی ئاسم لە زمانی ئینگلیزیدا توانیم لە بوارەکەی خۆمدا الحەمدوللا کارم دەست بکەوێت. بێگومان هیچ سەرکەوتنێکیش بەبێ ماندووبوون نابێت و من پێشنیارم بۆ هەر کەسێک کە بێوە فێری ئینگلیزی بێت، پێشنیارم بۆ ئەو کەسە ئەوەیە کە لە ئاوات ئەکادیمیەوە دەست پێ بکات.